خۆشەویستان جارێکی تر سڵاوتان لەبێ لەگەڵتان بەردەوامین ئەچینە لای تەوەریکی تری پرۆگرامەکەمان چۆن لە سەرەتاوە هاوکارم سەحر ئاماژەی بەوەیە کە لەم مانگە پیرۆزەیە چەند گرنگە ئێمە بتوانین ڕۆحێتی بەخشینمان هەبێ بتوانین لەگەڵەوەی کە لە ئاینی پیرۆزی ئیسلامە زەکات سەرفترە ئەوانەی کە دانراوە لەسەر تاکەکان لەسەر مۆسڵمانان کابێ بیبەخشن بەرامبەر ئەو کەسانەی کە خوشک و برامانن کە ئێستا لەوانەیە لە ڕووی ئابووریەوە لە ڕووی مادیەوە پێویستیان بە ئێمە بێ بەپێی ڕێنمایەکانی ئاینی پیرۆزی ئیسلامیش ئەمە مامۆستا بەڕێزەکان ڕێنماییمانەیەنێ کە ئەم خێرە بەچێ ئەشێ و ئەو کەسانەی کام خێرە وەرەگرن ئەبێ چەند وەربگرن هەموو ساڵێکیش لەم مانگەیە خێرەکان دیاریەکرێ لە ڕووی سەرفترە و زەکاتەوە بۆ خێزانێک بۆ کەسێک لە خێزانەکەیە بۆ کەسێک کە بەڕۆژوو نابێ ئەبێ دوای ئەوەی لە دوای ڕەمەزانە بێ چەندە پارە بدات و ئەوەشی کە گرنگە بە کۆی گشتی ئایا ئەو پرسیارە بوو کە من سەرەتا لەگە سەحروتم بیرمان نەچێت لە مامۆستای بکەین ئەوەیە کە ئایا ئێمە بەس ئەتوانین لەو ڕۆژەی کە لە مانگی پیرۆزا بۆ نمونە بۆمان دیاریکراوە سەرفترە و زەکات بین یاخود ئەم مانگە بۆ خۆی مانگی خێر و خۆشی و بەرەکەتە ئەتوانین لە هەر ڕۆژێکی ئەم مانگەیە ئێمە بتوانین ئەوەی کە فەرزە لە سەرشانمان ئەوەی کە ئەرکی لە سەرشانمان وەکو ئاینی پیرۆزی ئیسلام و خوا لە سەرمانی فەرز کردووە ئێمە توانین لە مانگای بیبەخشین ئەمە مامۆستا بۆمان ڕوو بکاتەوە ئایا هەتا ئەتوانین کە ئەوەشی ئەیبەخشین زۆر جار ئێمە ئەڵێن ئەم دەستە بابم دەستە نەزانێت ئەمە چەند گرنگە و ئەو خوشک و برایانەشی کە مستحقن بەو بەخشینە ئەبێت چۆن بتوانین ئێمە ئەو بڕێکە پێویستە پیان ببەخشین ئایا بە مادە پیان ببەخشین بە خواردن پیان ببەخشین بە بێداویستی و کۆمەڵی مەسایلی کەمالیات پیان ببەخشین ئەمانە کۆمەڵی بابەتی گرنگن کە لە ڕووی ئاینی پیرۆزی ئیسلام و بتوانین ئەمڕۆ گفتوگۆی لەسەرکەین کە ئێستا دڵخۆشین لە پارێزگای هەڵەبجەی خۆشەویستەوە مامۆستا عەدنان شێخ بورهانمان لەگەڵایە وەکو مامۆسایەکی ئاینی کە بتوانێت ڕووکردنەوەمان باتێ مامۆستا گیان سڵاو لێبێت بەیانی و باش هیوای ئەوەی کە ڕۆژووی جەنابت و هەموو مسلمانان قبول بێت باسی بەخشینەکەین لە مانگی پیرۆزی ڕەمەزانە تا چەند گرنگە ئێمە لەم مانگەیە هەست بەوە کەین کە خۆمان لە خواردن و خواردنەوە دوورەخەین هەست بە نوێژەکانمانەکەین هەست بەوە کەین کە چۆن ڕەچاوی هەموو بابەتینەکەکەین ڕەچاوی ئەوەش بکەین کە خوشک و برایەکمان هەیە پێویستی پێمانە و بێ بیر لەوە بکەینەوە کە چۆن ئەو بەشەی کە هەمانە بەشێکی ببەخشین بەو کەسانە سڵاوی خۆی گەورە لەوەی بەڕێز بێت و لە تاوای بینەران و تاوای ئەو بەڕێزانی کە ئەم بەرنامەیە بەڕێوە بن بەڕێزانم بێگومان مانگی ڕەمەزان کاتێکە هات یەکێک لە خاڵە جەوهەریەکانی و جوانیەکان بەتایبەت لە کوردستانە کە ئێمە پێی پێبین و هەستی پێەکەین بریتە لە گیانی بەخشین بێگومان پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەفەرمێ هەموو تارێکی جومعەی ئەیفەرموو بڕوادارەکان ببەخشن هەموو جومعەیەک چونکێکی هەبوو ئەمەی دیارە کرد بەتایبەت خێرەکان لە ڕەمەزانە یەک بە هەتا حوسەت بەڵکە بەرەو ژووریش ئەچێ بۆیە جیاوازیەکەی هەیە ئێمە هەستی برسیکردن دروستە بێ لامان کاتێکە خۆمان برسی ئەەکەین خۆمان تینو ئەەکەین گرنگە ئەم برسی بوون و تینوبوونەوەی وامان لێ بکا بیرکەینەوە ئێستا چەندین کەسێ دوانزە مانگە بە شێوازەی ئێمن ئەمە پەروەردگارێکێک لە حکمەتەکانی کە ئێمە ڕۆژووی بۆ گرین ئەوەیەکەوە بە خەبەر بینەوە بە ئاگا بینەوە و بیرێک لە چینەکانی کە بکەینەوەکەوە هەمیشە ئەوان بۆ شێوازن بۆیە زۆر خۆشە کاتێکە لە ڕەمەزانە ئەبینین بە هەموو چین و توێژەکانە و بگرە فەقیرەکانیش خودی خۆیان بۆ خۆیان ئەبەخشن تاموچێژێکی تایبەتی هەیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام تەژبیه کراوە بەوەی کە خۆشەویست لە مانگی ڕەمەزانە وەک ڕەشەباوا بووە زۆر کەسێکی سەخی بووە دەستکراوە بووە هەمیشە دڵی فەقیر و هەژارەکانی خۆش کردووە ئێمەش هەم سەرمایەدارە بە ڕێزەکان و هەموو ئەوانەی کە خوا پێداون گرنگە بۆ ساتێک بیر بکەنەوە لەوەی چەند جار خۆشیان ئەوە ئەم حاڵەتیان بەسەر هاتەوە برسی بوون و تینۆ بوون با ئێستا پێکەوە هەمومان بتوانین بۆ ڕۆژێک بۆ تاقێک بۆ چەند ڕۆژێ سفرە و خوانی ماڵێک پڕجۆش و خرۆشکەین و شادی خۆشیان پێ ببەخشین بتوانین ماڵێک و چەندین ماڵ لە ئەستۆ بگرین و پشتۆ پەرداخیان بکەین دڵخۆشکردنی ئەوان هیچمان دەست نەکەوێ ئەگەر لە ئەجر و پاداشیش لێگەڕین دڵنیا بن دڵخۆشکردنی ئەوان چەندەها مەینەتی و ناڕەحەتیمان لەسەر لابە الصدقة تدفع البلاء پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وسەلام بەخشین بەڵا موسیبەت لەسەر لابە چەندمان داوە بە عەیادە چەندمان داوە بە دەرمان با بتوانین پشکێکی بچووکیش دانین لەمە بۆ چارەسەرکردنی گرفتە دەرونیەکان و جەستەیەکانمان
بۆ ئەوەی کەوا ساتێک پێکەنین بگەڕینەوە بۆ سەر ئەو لێوانەی کەوا غەمبارن بێتاقەتن بۆ ئەو مناڵە چاوگەشانە دڵخۆشیان بکەین تا پەروەردگاریش لە دنیا و قیامەتا گشت لایەکمان دڵخۆشکات. ئینشاءالله. مامۆستا عەدنان ئەگەر بەڕێزت بفەرمووی ئایینی ئیسلام وەکو ئەوەی کە ڕاستە لە ڕووی دەرونیەوە ئەو کەسە خۆی کە ئەبەخشێت ئارامیەک بە دڵیادێت، بەڵام وەکو پاداشێکیش کە لە لای خوا بۆی دیاری کراوە، ئەمە چۆن دیاری کراوە ناوبراوە لێ؟ ئێمە دوو بەش دیاری کراوە، بەشێکیان قیامەتیە، بەشێکیان دنیاویە، یعنی لە دنیادا پەروەردگار ئەزانی چۆن داوا کە فەرمێ من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرة. کێ قەرزەدا بەخوا؟ یعنی ئێمە ئەم بەخشینە قەرزێکە، ئەم بەخشینەوە کە ئەو وای ئێمە بانقێکی تایبەتمانەیە خێنە ناوی نەک چرکە هەمووی هەرزیاد دەکا بۆمان لە قیامەتا. فەرمێ منیش چەندەها قاتیان پێ بەخشمەوە. لەگەڵ ئەوەشە مثل الذين ينفقون أموالهم في سبيل الله كمثل حبة. لەبەرەوەی هەمومان جوان تێ بکەین. پەروەردگار نمونەی بەخشین بەوەیەوەڵێ کەسێک دنکە گەنمێ ئێهێنێ ئەچێنێ. ئەها زۆر جار فەلاحەکان دڵخۆشە بنەڵێن یەک بەوەنەی بڕیوە. پەروەردگارە فەرمێ یەک بە سەد بۆ ئەوان. وەکو فەرمایشتەکەی پێغەمبەری خوا لە ڕەمەزان ئاچێ بۆ یەک بۆ 700 خێرەکەی. پاشان دەرگایەکمان هەیە لە دەرگاکانی بەهەشت باب و سەدەقەیە، دەرگای بەخشینە، یعنی ئەو کەسانی کە لە دنیا بەخشن لەو دەرگاوە ئەچنە ژوورەوە. خاڵی دوو هەمیان ئەفەرمێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام كل امرئ في ظل صدقته يوم القيامة. چەنێ ئەبەخشێ بێتە چەترێک، ئەبێتە سێبەرێک بۆت لە قیامەتا. لە ڕۆژی قیامەتا ئەو کەسانەی کە لە ناڕەحەتی و مەینەتیان حەوت تاقممان هەیە، حەوت تاقمێن لەژێر ساوی سێبەری عەرشان. کەسێکە کەوا ئەبەخشێ بە دەستی ڕاستی دەستی چەپی پێ نازانێت. بەڵام لێرەدا ئێمە ئاگابان لە خاڵێک بێ ئەوەی دەستی ڕاست کاتێکی بەخشێ دەستی چەپ پێی نازانێت، کاتێکە کەسێ زاڵ نەبێ بەسەر نەفسی خۆیان بۆ خۆ دەربڕین و خۆ دەرخستن بیکە. بەڵام زۆر حاڵەتمان هەیە بە ئاشکرا بەخشینەکە باشترێکە لە نهێنیەکە. من ئەگەر بزانم زاڵە بم بەسەر نەفسی خۆما بە ئاشکرا بەخشم هەتا دەوروبەرەکەشم بمبینن ببێتە منافەسەیەکی خێری قیامەتی، ئەوانی چاو لە من بکەن و منیش ببەخشم. باشە مامۆستا زۆر کاتەڵێن ئەم ئاشکرا بەخشینە لەوانەیە بۆ زۆر بابەت و زۆر کەس لەوانەیە پێویست کات و کەسی چواردەوریشمان وەکو جەناب دەفەرمی چاومان لێ بکە ئەو بخێر و خێراتە بکە. بەڵام زۆر کەس هەیە لەوانەیە شەرم بکات، لەوانەیە گەر خۆشی شەرم نەکات لەبەر ماڵ و مناڵی شەرمەکات، حەز ناکات ئەو بەخشینەی کە تۆ پێیت لەبەر چای کۆمەڵە کەسا پێی بێ. یعنی چۆن بتوانین ئەو بەخشینەی کە پێین ئەو کەسە هەست بەوە نەکا کە تو یارمەتیت داوە، ئەو کەسە هەست بکە بۆی کە برایەکی یارمەتیاوە، نەکو ئەم بەزەی بەوا بێتەوە بڵێ منم پارەیەم بە تۆ. چەند خۆشە بە ڕۆحێتێکی وا بێتێ، بە دڵێکی وا بێتێ کە کەسەکە هەستی ئەوەی لا دروست نەبێ کەم و کوڕێکێتی ئەم بۆی پڕەکاتەوە. ئەمە چەند گرنگە بووی کە ڕاستە ئێمە مادەیچێنێ، بەڵام با بە ڕووکەشیش و بە دڵیش و بە خۆشیش و بە شێوازێ بینێ کەم کەسە دەرونێکی ئارامیە بێ و دڵخۆش بێ کە شتێکە هەیەتێ بەکاری بێنێ. بەڵێ پەروەردگار فەرمێ وەلا توبطیلوا صەدەقاتیکم بالمەنی والئەذا. ئەو خێر و خێراتە ئیکەن بە منەتکردن و ئازادان بەتاڵی مەکەنەوە. یعنی زۆر جار تۆ کامێرەیە کە خەیتە سەر فەقیر و هەژارێک کە ئەی بینێ زۆر هەز بە نەقسی خۆیەکە، هەز بە شکاندنی خۆیەکە، ئەمە ئەوە باز ناکەین. باز لەوە ئەکەین من ئەڵێ کەسێک بمبینێ کە ئەبەخشم کۆمەڵە سەبەتە خواردنێ دروستەکەم کەسەکان دیار نەبن بە کێدەم. ئەوە گرنگ نییە، گرنگ ئەوەیە من ئەبەخشم بۆی هانی بەرامبەرەکەم بم. بەڵام کاتێککە من کامێرەکەی ڕوو ئەەکەمە ئەو کەسە و ئەو عائیلە و شێواز و حاڵیان نەبینم بۆ شکاندن بێ، ئەوە بەتاڵێک کاتەوە خێرکردنەکە، ئەوە بۆ شکاندنە. بۆ شکاندن زۆر خەتەرە، شکانی دەرونی کەسێ، ڕوخانی کەسێک خۆی ببینێتەوە. زۆر جارە بین لە سۆشیال میدیا کۆمنتی ناشرینیان لەسەرکرێ، قسەی ناشرینیان پێدرێ، گاڵتەیان پێکرێ. نەبە ئەبۆ شێوازە بەخشینەیە بەتاڵێک کاتەوە بەڕاستی. زۆر باشە. ئەی جەنابی مامۆستا، نیەت تا چەند دەور ئەبینە، نیەتی دڵ؟ بێگومان ئەجر و پاداشەکەش بە پێی نیەتە، ئینەمە الأعمال بالنیات. هەر کەسێ نیەتی بۆ دنیا بێ لە قیامەتە کۆمەڵێکن کردەوەی باشیان کردووە، بەڵام ئەدرێتەوە بە ناوچاویانە پەروەردگارە فەرمێ هیچیان لێ وەرناگرن. هەبا ئەم مەنثوورە وەکو وایە فوویە بکەی بە خۆڵی سەربەردێکا هەر هەمووی بڕوا. فریشتەکانە فەرمون پەروەردگارە خۆ چاکەی کردوویمە نووسیمانە، ئەفەرمێ ئەوە بوو ئەوەی کردووە لە دنیا پێ بڵێن چاکەی کرد دێوەری گرت، پاداشی خۆی وەرگرت. لە قیامەت هیچ پاداشێکی نامێنێ. بۆیە زۆر خەتەرە ئەوەی کەی بەخشین لەبەر خاتری خوا بێ و بۆ خوا بێ، بۆ دڵخۆشکردن بێنە، بۆ شکاندن نەبێت. مامۆستا بمبورە سەرکەوت پرسیارەکەت ئەگەر لە بیر نەچێتەوە، ویستم بۆیە باسی نیەتم کرد لەگەڵ بەڕێزیان، ویستم ئەم پرسیارە لە بەڕێزت کەم. کەسی وا هەیە پارەیەکی ئەوەنەیە 250 دینار ئەبەخشێت، ئایا چونکە نیەتی دڵی نیەتێکی باش بووە هەر لەوانەیە بە زۆرەکە بۆی حساب بکرێت؟
بێگومان زۆر جار ئێمە فەقیر و هەژارەکان دڵخۆشەکەین بەم مژدەی ئەمەی کە بەڕێز و تۆ باست کرد ئەویش ئەوەیە فەقیرێک لە ماڵەکەیە چەند هەزارێک هەیە ئەچێ بەشێکی زۆری ئەبەخشێ بەڵام دەوڵەمەنێک لەوانێ 100 دەفتەری بێنی و دەفتەری نەبەخشێ سێری نیەتەکەی ئەمکە سێری بەخشینەکەی ئەمکە من زۆر جار فەقیرەکانە بیرم دڵیان خۆشەکەم ئەمە پرۆژەیەکمان ڕاگەیاند لە ناو فەقیر و هەژارەکانی ئەم گەڕەکەی خۆمانە بێگومان هەڵەبجە کە هەژاری زۆر زۆرە بۆی کەواوتمان کەسمان دڵمان بۆ خۆمان دانەمێنێ بڵین ڕەمەزان هات نەمتوانی ببەخشم بەخشینمان هەیە 250 و 500 و 750 هزار هەل لە ناو خۆیانە ئەمە ئەکەین پاشان دوایکەینە سەبەتە خۆراک و ئەیشیەینەوە بە خۆیان دڵیان خۆشەکەی بۆیە فەقیرێ هەژارێکە ئەبەخشێ زۆر جیاوازە لە کەسێکەوە دەوڵەمەنە چونکە ئەوەی کە هەیەی زۆر جار هەر هەموویە هێنێ بڕواکەن فەقیری وا هاتووتەتی تەنها ئەم 1000 دینارەشکە بم هیچ لە ماڵەکەمانە بەڵکە بیدەی بە کەسێ یا زۆر جار هەژارێ بانکەین ئەڵین پێی ببەخشینەڵن لە من هەژارترێ بیدەن بە کەسێکی کە ئەمە لە ناو کردەواریە زۆر ڕنگدانەوەیکی جوانی هەیە بەڵێ مامە سەعادنانی وادارین کە هەموو کەسێ ئەگەر ڕۆحێتی بەخشینە بوو ببەخشێت ئەوەی کە پێی بوو تۆزێکی لێ ببەخشێ بۆی کە هەر تۆزی بەرەکەتی تێبکوێت ماڵ و سامانەکەی بێتەوە سەری بەڵام پرسیارە گرنگەکە ئەمەیە کە ئێستا لە جەنابتێکم ئەوەی کە لە مانجی پیرۆزی ڕەمەزانین ئەو ڕۆژەی کە دیاری کراوە کە ئێمە سەرفترە و زەکاتی تیابین ئایا ئیلا بێ ئەو ڕۆژە بێت یاخود ئێمە دامان ناوە ئەم پارەیە لە هەر ڕۆژێکی مانگی ڕەمەزانە بێ جێگەی خۆیەگرێت و خێر و خێراتەکە چێتە جێگەی خۆی بێگومان داخڵبوونی لە مانگی ڕەمەزان ئەم هەموو مژدانە کەوتمان ئەچێتە 1 بە 700 تر لە سەرەتا بێ یا ئەخیر بەڵام من لێرەوە پەیامێکەڵم بۆ هەموو سەرمایەداران ئەوانەی ئەیانەوەی خێر بکەن باشە بۆچی هەمومان خێرەکان کۆکەینەوە لە ئەخیرا بۆ لە سەرەتا دڵیان خۆش نەکەین هەر بۆ بیدایەتی ڕەمەزان ئێمە سفر و خوانیان بۆ پڕ نەکەین بۆ ئەوان لە چاوەڕوانی ئەوە بن ئێمە بچین پیان ببەخشین لە چاڕوانی تەقەی دەرگای ماڵا بێ یعنی ئەم دڵخۆشکردنە با لە سەرەتاوە بێ کە من لە سەرەتاوە ئەم مژدەش ئەدەین کە پێغەمبەری خوا فەرمێ کەسێ ئیفتاری خواردنێ بۆ ڕۆژوانێ بکاتەوە چەند کەس نان لەو نانە بخوا چەند کەس بە ڕۆژوو بۆ ئەجر و پاداشی بۆ کەسەکەشێ دێم لە سەرەتاوە بۆچی ئەمە نەکەم بۆ تاخیری بکەم هەر هەمووی ئەتوانین لە یەکەم ڕۆژ تا ئاخیرۆکو یەک وایە خەڵک بە هەڵەت یەگەشت و هەمووی هێنێتەوە بۆ ئەخیری ڕەمەزان لە ئاخیر ڕەمەزانە پێ بەخشێ ناتوانێت نانێکی پێ بکڕێ ناتوانێت جلوبەرگێکی پێ بکڕێ ناتوانێت پێداویستێکی پێ باتەوە ئەگەر قەرزارە بۆ زۆر دڵی خۆش نەبێ باری سەرشانی سوگ نەبێت لە سەرەتای ڕەمەزانە قەرزەکەی باتەوە عنی ئەمە هەڵەیە کە ئێمە داوا ئەکەین هەموو کەسێ زوو بکا کێڵێ بانی نامرێ کێڵە ئەم نیەتێکی هێتی بەخشێ بۆ ئەخیر ڕەمەزان فریاکەوێ بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ڕوە کاتە خێزان و مناڵەکانی فەرمێ نزیکترینی ئێوە لە منەوە لە ڕۆژی دوای ئەوەیە کە زۆرە بەخشێ بۆیە دایکمان عایشە فەرمێ زەینەب لە هەمومان ئازاتر بوو دایمە ئەی بەخشی تەنانەت دایکمان عایشە فەرمێ هەر هەدیەکیان بۆ بر ئەویت بە خزمەتکارەکەی کە لەگەڵ یابوو با بڕۆین دوای نەخین تا ئێوەرە هەمووی بەخشین عەتری هێنا پارەکەی جوان جوان بۆن خۆشە کرد هەرگیزیش ئاوان نەیەدا بەدەست فەقیرێکەوە ئەفەرموون دەستی ئاوا لێ کردە یا لەسەر شوێنێکا دایانە ئەیت با دەست بۆ خوارد نەباز بە نوقسانی خۆی بکە سێدەم جوانیەکە بە شوێنێکی بەرزا بۆی دانایت بچۆ ئەوە بۆ تۆم داناوە باشە مامۆستا زۆر کات ئێمە ئەگەر یەکەڵم بارودۆخی ئێستای بڕۆین لەوانەیە خێر و خەریاتەکان و کوچەناب دەڵێ با لە هەوڵی ڕەمەزانەوە بێ ئێستاش درەنگ نییە چکە زۆر خێزانمان هەیە بەڕاستی لەوانەیە بۆ ناخواردنی خۆی بگرێ بەڵام ناتوانێت ڕێگەی پارەی منداڵێکی نایە مەکتەبەکەی یاخو من کوچێکە کوڕێکە لە زانکۆیەکە خوێنێ لەوانەیە تاقیکردنەوەی بۆ ئەنجام نێنە تا پارەکەی بن بەخوا ئەمەش لەوانێت دایک و باوکەکە پیان هەڵنەسۆڕێ ئەو کەسانی سەرمایه‌دارن ئەم پارەیانێنێ لەوانەیە بۆ هیچ شتێبەکاری نێڵێ بەس کچ و کوڕەکەم لە خوێندنەکەی ڕزگاری بێ چەند گرنگە ئێمە گرنگی بین بەوەی کە بارودۆخی خێزانەکە چی پێویستە ئەوەی بۆ دابین بکەین چی پێویستە ئەوەی بینێ لەوانەیە تۆ بۆ جلوبەرجێکی بۆ کۆکەیتەوە ئەو پێویستی بە جلوبەرێک نییە خواردنێکی بۆ کۆکەیتەوە ئەو بەشی خواردنەکەی خۆی تابین کردو لەوانەیە پێویستی بە بڕەپارەکە بێ بۆ شتی زۆر زۆر گرنگتر بەکاری بێنێ ئەمە چەند گرنگە پێشەوەی ببەخشین بیر لەوە بکەینەوە چی ئەبەخشین زۆر جوانە ئینسان کاتێکە بەخشێ بیر لە داهێنانی تازە بکاتەوە بیر لەوە بکاتەوە بزانێ ئەم کەسەیە ئەم فەقیرەیە لە چۆن ڕوویەکەوە پێویستێتی چۆنی پێ ببەخشم کەسی وایە کرێچیە کرێچیە قەیچێکە با خاون ماڵەکە بتوانێت ئەم مانگە بڵێ من لەبەر خاتری خۆ ئەم مانگە لێ دووەرناگرم ها بەخشینە جیاوازە کەسێک دوکاندارێکی پشکێکدا ئەنێ کۆمەڵە فەقیریە لە با لەم مانگان جلوبەرگەکان بۆ بکڕم کەسێکی قەسابە کەسێکی پیشەیەکی کێ هەیە کەسێک نەخۆشە من چی لێ بکەم برنجی بۆ ببم من چی لێ بکەم ڕۆنی بۆ ببم ئەچێ لە بازارە بە نیوە قیمەت ئەیفرۆشێتەوە با عیادەیەکی با مانگێکی دەرمان و عیلاجەکەی با هەندێک لە عەمەلیات و نەشتەرگەرەکەی بگرمە ئەستۆی خۆمەوە ئەمانە زۆر گرنگن بەتایبەت گەنجەکانمان لەمڕۆدا زۆر گرنگە ئاگامان لیان بێ
کاتێک کە ئینسان گیرفانی خاڵی بوو لەگەڵ ڕێز و حرمەتما هەموو بیرکردنەوەکانیشی بە هەموو لایەکە پەرتاوازێ بێ ئۆچێت و کە بەتاڵیش بوو ئەنواع فکری خراپێت بە مێشکە گەنج هەبووە چۆتە بەردەم کامێرە و تەتی پارەم پێ نییە ئەوەتانە فلانە کەسم سەیرم کەن ئەو تۆزێ پارە ئەبم ئەم گری شکاتمەکەی چیم لێکی لە محتاجی ئەمم کردووە گەنج هاتۆ گریا و تیتی پارەم بردووە لە ماڵ ئێستا زانیوان وتیانە دزی من چی بکەم کە محتاجم دایک و باوکێ نیەتی مناڵێ ئەچێتە بەردەمی داوای لیەکە مناڵ نەبوون و نییە نازانێ بۆ ئێمە بیر لەوە نەکەینەوە بە شێوازێکی جوان وەکو جەنابتە فەرمی هەر خواردن نییە هەر پۆشاک نییە گەنجێک کە گیرفانی پڕبێ هاناو پەنا بۆ خراپە نابە هەناو پەنا بۆ کۆمەڵە بیرۆکێکی ناشرین و ترسناک نابە بۆیە گرنگە بیرۆکەی جوان جوان دروستکەین بزانین بە شێوازێ ببەخشینکە و خەڵکە چۆن پێویستێتی بۆ شێوازە بێت زۆر سپاس بۆ بەڕێزت مامۆستا عەدنانەوەی کە ئەمڕۆ لە هەڵەبجەوە لەگەڵمان بووی ئەمانە بە شیرینی بەڕێزت باست کرد پێمان ئێستا زۆرێکی زۆری بینەرانمان هەوڵەدەن لەم ڕۆژەدا لەم هەینێ جوانەدا ئەوەی بەدەستیانەوە هات بیبەخشن و بیوەن بە کەسێک کە پێویستی هەت.